سۆبات و گفتوگۆکەم لەسەر یەکێک لەو چالاکیانەی کە دوێنێ ئێوارە لە نێو باخچە ڕێکخراوی CDO بەڕێوە چوو کە بێگومان کۆڕێکی شیعری بوو بۆ سێ خانمی نووسەر لە شاری سلێمانی. ئەم کۆڕە بێگومان ئەبینین کە ڕێکخراوی CDO هەروەکو ئەرکی خۆی بە بەردەوامی کار لەسەر بڵێن ڕێخستنی بەشێک لەو چالاکیانەکات کە لە نێو شاری سلێمانیایەوە بە تەواوی ڕێگارە تەندروستیەکانیشەوە هەوڵ ئەدرێت کە بڵین چەندین کەشی هوەری و هەروە ئەدەبی ڕێک بخرێت بۆ بەشێک لە نووسەران و هەروە هونەرمەندان تاوەکو بتوان بەرهەمەکانیان لە بڵین کەشێکی پاییزانەی تایبەتی هوەری و هەروە ئەدەبیە جارێکی تر بخەنە ڕوو زۆر بە خۆشحاڵیەوە. ئێوارەی دوێنێ کۆڕێکی شیعری لە شاری سلێمانی لەژێر ناونیشانی باخۆشیەکانمان بەخۆنراوە دەبڕین بۆ سێ خانمی دەزرەنگین و قەڵەم جوانی نێو ئەدەبیاتی کوردی ڕێکخرا. باخۆشیەکانمان بۆ هەنراوە دەربڕین ئەمە دوێنێ ئێوارە لە سەرەتاکانی وەرزی پاییزدا ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیە CDO ئەنجومەنی سلێمانی کۆڕێکی شیعریان ڕێخست بۆ شاعران دایکی پەرچەم و ژیان قەرەداخی و شەیدا معروف کە هەریەکان بەچەند کۆپلە شارێک کۆڕەکان ڕازاندەوە ڕێکخراوی CDO بە مەبەستی برەودان بە چالاکی ڕۆشنبیرەکان لە شاری سلێمانی ڕۆژانە کۆڕی ناساندنی کتێب و خوێندنەوەی چەندین شاریش ڕێک دەخات.